مامۆستا نەخۆشێکم لایە لە تەنیشتم وا دانیشتووە بەیەکەوەی ئەم نەخۆشە بە تەکمەوە دانیشتووە گوێت لێ ئەگرێ نەخۆش کەوت ئیتر گەیشتە ئەوەی کەوا با بڵێن کلەی بوو وەسکیم ئەو شتانە بەهۆی مەشروبەوە ئەو بە تەکمیش وە دانیشتووە خوا وەکیلەوە دەستم لەبان ڕانێتی گەیشتەوە نازەم لە هەنێ شتەیە لە ئینگورچی لەو شت نازەم کریاتی و نیویۆرە و شتەوەمانە هەمووی تێکچوو گەنجشە گەورە نییە ئەوە عمری تقریبا نزگەی 40 ساڵێکە زەختی چووە 20-25 بەڵام جەڵدەڵی نەدا بەڵام کلەی کەوتم با بڵێن بای ئەوەی بڕە بەرەو عەجز خزممە وا بەیەکەوەشین دانیشتووینە جا حەزم کرە پرسیار لە تو بکەم ئەلحەمدولیلا مەشروب شتی تەرەکدا بوو کەمی کردبەوە نازام چی ئیستا هەڵەسێ بە دزیەوە ڕۆ ئەخواتەوە ئەوە بە تەکمەوە گوێت لێگرێ مامۆساگیان حەزەکەم وەک تەمەیەک وەک مامۆسایەک وەک باوکێک وەک برایەک بزانم چیت هەیە ئەمە یەکێکە و یەکێتریشمان هەیە حەزەکەم جەباوە بەوەش وەرگری عینەن لەو بابەتە بوو بەڵام ئەوە نەخۆش نەکەوت بەخوای مامۆستا بە هەمومان وەرچیمان پێی کرد عمرەیەکمان پێی کرد ئیستا لە عمرە هاتووەتەوە لە جاران خراپترە خواتەوە بۆ ئەم دوانە حەزەکەم هەردووکی شتێکم بۆ پێ بڵێ وا گوێت لێگری واللهی کاک حاجیان ئێمە مرۆڤ لەسەر زەویە عمرێکی دیاریکراوی هەیە عمرێکی مەحدودی هەیە یعنی لە یەکەوە تا 60 لە یەکەوە تا 70 ئەگەر زۆر بڕوا یعنی کەممان لە باوباپیرانیشمان کەممان لە 70 تێپەڕی کردو ئەگەر لە 70 تێپەڕی کردو ڕۆیەبانە ئیتر عەرضە للعمرە بەڕاستیەوە عمرێکە ئینسان ئیترەکەوێتە حاڵەتێک حەز لە مردنی خۆیەکە لە یەکەوە هەتا 70 ئێمە 14 و 15مان هەر بڕی بە مناڵی هەر بڕێ زکرەیات و خۆشی و هیچ تاوانێکشمان لەسەر نەبوو هیچیشمان دەست نەکەوت و مهم حاڵەتێک بوو ڕۆیشت لە 15 ساڵانەوە تا 70 ئەمێنێت و داینە 70 کی ئەڵێش 70 تەمەنەکەین بەس وا داینە تقریبا 55 ساڵ ئینسان ئەژێ 55 ساڵ ئەگەر لە یەکی بدەیتەوە نیوەی ڕێک بەخەوەڕە نیوەی ڕێک بەخەوەڕە 25 جێمێنێتەوە ئەو 25شی کەمایەوە واللهی مەشغەڵەت و ئیش و کاسبی و نەخۆشی نان خواردن ئەو حاڵەتانەشە حەسابکەی لە ئەخیرا گشتی هەموو عمری ئینسان کە ئەگەر کەسی 70 ساڵ بێ ساڵێکی بە سەلامەتی نامێنێتەوە یعنی چی عەقڵێک هەیە لەم دنیایە چی عەقڵێکەیە لە دنیایە بڕوا ئەو تەنها ساڵەی هەیە بۆ خوا یەکلایەکاتەوە هەرچی نوێژت هەیە هەرچی تاعەتت هەیە گشتی بەرەدەم یەک ساڵ نییە داینە ئەو ساڵە هە سژنی داینە سژنی داینە های لە ناو سژنێکە ڕێک یعنی بیری لێ بکەرەوە معقولە ئینسان لەبەر خاتر ساڵێک خۆی بخاتە جەهەنمێکی هەتاتایی دەی بیری لێ بکەرەوە ئێمە کاممان تەحمولی یەک درکش خاتەیەکەکەین نەیکوژێنینەوە هەتا ئاگرەکەی گاتە دەستمان کێ تەحمولێک چی کەسێ ئەڵێ من بەرگای ئاگری جانم با تۆزێ خۆی تاقی کاتەوە بە ئاگری دنیا کە هەرچی ئاگری دنیا هەیە و بەنەوەیەکانی شێوە یەک بەشن لە 70 بەشی ئاگری جەهەنم حەیف نییە ئینسانی موسڵمان کە باوەڕی بەخوا هەبێ و باوەڕی بە ڕۆژی قیامەت هەبێ بڕا خۆی بێعەقڵکە ئەو عەقڵەی کە خوا دایەتێ ئینسان ئیدارەی ژیانی خۆی پێ بکە ئیدارەی ژیانی خزم و کەسوکار و ماڵ و مناڵ و ژن و مناڵ و ئەمانەی پێ بواتە ڕستە تو من بڕم ئەو عەقڵە لە دەست بدەم خۆم گێل بکەم خۆم لەم دنیاە دەرکەم خۆم نەعامە جارجار تەیرێکە گشتان بینیتانە جسمێ زۆر زلەی هەیە سەرێ زۆر بچووکێ هەیە هەر کاتێ بترسێ سەرەکاتە تینەکەیەوە ئەزانێتتر کەس نایبینێ نازانێت جسمێ گەورەها بەدەشتەوە ئێمە جاری وایە خۆمان گێلەکەین وا ئەزانین کێشەکانمان حەلە بێ بە خۆ گێلکردن و خۆ دوور لە ئەو برایە و دوور لە هەر کەسێکی تریش کە لەم مەجلیسە دانیشتووە خۆمان کەرەکەین وا ئەزانین بەکەریەتی نەجاتمانە بێتتر
تەواو بەیانی کاتی هەڵەسی سێرەکەی مشکلەکەت لە جاتی یەک مشکلە بۆتە 100 مشکلە لە جاتی ئەوەی تۆ لە مشکلەی ڕاکەیەکەوێتە ناو 100 مشکلەی ترۆ. من خزمێکمان هەبوو عەرەقی خوارد بۆ ئەوەی لە مشکلە ڕزگاری بێت واللهی کە ئەیان هێناوە لەکوێ ئەیان هێناوە لەسەر لەناو کۆڵانە کەوتە تەلەفۆنیانە کرد کورە بێن فرە باوکتان لەسەر ناو ئەم کۆڵانە کەوتێ لەسەر ئەو جعدە کەوتێ فلانە لەوێ فلان شوێن کە ئەهاتەوە وەل ژنایی کردە شەڕ وەل نام چیایی کردە خۆی باوەڕەکەی گشتانیش ئەیناسن ناوی بێنم خۆی بۆ خۆی بۆ ڕێز عەشەت باش بوو بە جسم و بە هەیکەل ئەوایە ڕێز عەشەت بووایە بەڵام بەداخەوە عەرەق خواردن وای پێکرد وای پێکرد وای پێکرد وا زەلیلی کرد لە ئەخیرە باش و الحەمدولله لە ئەخیرە خوای تەعالی ڕەحمی پێکرد لەم ئەخیرە باش بوو. جا مەبەستم یعنی تۆ بۆچی ئەم هەموو نیعمەتەی خوای تەعالی گشتی تەرکەکەی ئەوە ببسیە بۆ خۆت بیخۆ ئەوە ماستاوە بۆ خۆت بیخۆ ئەوە شەربەتە بۆ خۆت بیخۆ ئەوە حەزیەگە ڕۆژی 1 کیلۆ پرتقال بێرە و گشتی بکەرە شەربەت و بیخۆ 1 کیلۆ مۆز بێرە بڕۆک 2 کاڵک 3 کاڵک بسێنە بیکەرە شەربەتی کاڵک بۆ خۆت یعنی بۆ من بڕۆم ئەو شتە پیسە بخۆم یعنی ئینسان یعنی بەڕاستی یعنی ئینسانی عاقڵ نابێ خۆی وا پێ بکە ئینسانی عاقڵ نابێت ئەوەنە عەزیمەتی نەبێ کە من بزانم ئەوە ژیانم تیا ئەبات بەڵام من هەر بڕۆم خەریکی بم ئێبابە من ئەزانم ئەو عەرەقە ژیانم تیا ئەبا ئەو عەرەقە ئەزانم سمعەت مەشکێنێ ئاخر کام لە ئێمە ئامادەیە ئیسە خەڵک جوێنێکی پێ بدە کام لە ئێمە ئامادەیە ئینسان جوێنێکی پێ بدرێ بەڵام ئەو عەرەقۆرانە کاتی عەرەقە خۆن خەڵک جوێنیان پێدا و ئەویش لەوانەیە جوێنەوە خۆی بدا من خەڵکم بینی عەرەقی خواردە جوێنی بەدایکی خۆی داوە هیوادارم ئەوە جگە لەوەی کە یعنی عەرەق خواردن جگە لەوە زەرەرێکی زۆر زۆرەیە بۆ دین و بۆ ئیمان و بۆ ئەمانە بەس من ئەمە هەندێک نمونە بوو لەسەر قیامەت و مەسیری قیامەتی ئەو کەسانە گینا لە ڕاستیە زۆر لەوە خراپترە مامۆستا سەید نووری گیان جەنابیشت حەز دەکەم قسەیەک لەسەر ئەو بابەتە بکەی. السلام عليكم والله ما مصاجان من يكشتل من يكشتل ما مصاجان إنسان أجركو قدري أو لا شيء خوي نزانيه أنت قدري شيء زاني يعني تو أم لا شيء هي سور أزاني أما زرري بوت هي زياني بوت هي خواي قرا فرمي إنما الخمر والميسر والأنصاب رجس بيسة خواهي قرب بيسنا يعني من عمل الشيطان كداري الشيطان يعني تو بقصي خوانك بقصي شيطانك أخذ خواته معقولة خواهي قرب فرمي يا بني آدم لا تعبدوا الشيطان تو شيطان بابا الشيطان برسنتي تو بقصيك كاتي خواهي قرب اشتاقي ليت حرام كردوه دلي شيطان خوشكي خواله خود الرنجيني آخر أما أي نازان أما ناوينيتي دوایە ئەگەیسە تۆ دکتۆرە پێت بڵێ فڵانە شت مەخۆ نایخۆی دکتۆرە پێت بڵێ مەیخۆ نایخۆی بەس خوای گەورە پێتە فەرمێ مەیخۆ تو ئەیخۆی سبحان الله عجیب و غەریب یعنی تۆ ئایا قەدری خوا لات نییە نەعوذ بالله حساب بۆ قسەی خوا ناکەی ئەی چۆن لە ڕوو دێ بەیانی دوبانێگەر تۆ بەلای خوای گەورە ئاخە تۆ ئەگەر بێگوێی خوای گەورە بکەی چۆن کە ئەمری خۆ تۆ ئەمری بەلای خوای گەورە ڕۆی بۆ کوێ ڕۆی مردن بۆ کوێ دەدبا ئەی چۆن ڕوود دێ بەیانی لای خوای گەورە ئەی دەکەی بۆ حەزەکە بچێتە جەهەنەمەوە تۆ بۆ هەوڵەدەی خۆت بخەیتە جەهەنەمەوە برای بەڕێزم کاکە گیان ڕەحمەتت لێبێ خوای گەورە شتێکی حرام کردووە شتێکی حەڵال کردووە بابە بڕۆوەتانێ ئەو هەموو مەکو مامۆساوتی شەربەت هەیە هەنار هەیە پرتقال هەیە چی ئەخۆی بۆ خۆت بخۆ بەس ئەوە مەخۆ کە خراپیشە بۆت وەڵای تووشی قورحەتەکە وەڵای ئەخۆی بۆ خۆت بخۆ بەس ئەوە مەخۆ کە خراپیشە بۆت وەڵای تووشی قورحەتەکە وەڵای شەخصیەتت نایەڵێ وەڵای تو زیێوەتەکە لەگە ڕێزمە یعنی خۆزگە خۆی ئەوانەی کە بەشروع بەخۆنەوە تەسووریانەکەی دوای خۆیان پێشان خۆیان نەدەی بزان چی ڕسواییەکە بووە لە خۆدانەکەن بەڕێزم بووە تۆ ئەو شکۆ و ئەو ڕێزەی کە خوای گەورە لێت ناوە وەکو ئاژەڵ لە خۆتەکەی هەنی ئینسان بۆ خۆی بخاتەوە مەرحەلەوە ئەڵێ کاتی خۆی مامۆستا لە سلێمانی مەجموعەیە مەشروب خۆر چون شێتێکیان هێنا بوو ویسیان پێ ڕابێرن لەسەر مێزەکە دایان نابوو ئەویش
هەمویان خواردویانەوە ئەمیش نەی خواردوتیان تۆ بۆ ناخۆیتەوە وتی وەڵا ئێوای خۆنە بۆ یەکو منتان لێبێ من بخۆمەکو کێم لێبێ یعنی ئینسان کە ئەخواتۆ مەشروب ئەخواتۆ بەڕاستی شخصیەتی خۆی لەدەسا ئینسانیەتی خۆی لەدەستەدا ئەیوای لێتێ ئەبێتە کەسێک حتا خۆشی بێز لە خۆی ئەکاتۆ ئەیوای لێتێ ئەوەتانە گورچی لێ لەدەسا باەکشان پێ وڵام حاجیگیان ئەوانەی کە بەبۆنەی حرام و تووشی نەخۆشیە بن جایز نییە پاریان بیتێ وەڵای گوناحە پاریان بیتێ ئەوە با بزانن هەر کەسێک بەهۆی حرامەوە تووشی نەخۆشیات جایز نیە پارێ بکوت چکم ئەو خۆی پەن وەرناگرێت کە پەنی وەرگرت نەگەرتر بۆی نێنی بێوانە بەڵێ مامۆستا گیان